کە سوکاری یەکێک لە بێسەر و شوێنانی لێشاوەکەی بیلاڕووسیان. داواکاریم ئەوەی بانەوە عەچیبی خەبەرەکی ئەو کوڕم لەمە وەرگرن بە مردووتوی بە زیندووتوی بانەوە عەچیبی. گریان و ناڵەی دایکی موحەممەدە بە دڵێکی پڕ لە حەسرەتەوە داوای سۆراخکردنی کوڕەکەی دەکات. موحەممەد دوای ئەوەی لەگەڵ ژمارەیەک هاوڕێی بە مەبەستی کۆچکردن بۆ ئەوروپا دەچێتە بیلاڕووسیا. هاوڕێکانی سۆراخیان هەیە کە ژمارەیان 12 کەسە، بەڵام لەو کاتەوە کە ماوەی 6 مانگە تاکو ئێستا موحەممەد بێسەر و شوێنە و هەواڵی نییە. داواکاریم ئەوەی بانەوە عەچیبی خەبەرەکی ئەو کوڕم لەمە وەرگرن بە مردووتوی بە زیندووتوی بانەوە عەچیبی. داوا لێ دەکەم لە حکومەتەکان لە سەرۆکەکان لە کاک مەسعودی لە نێچیری لە قوباتی لە باوێڵی لە خێرخوازەکان لە هەر ناو عەچیبی بە هەر ناو عەچیبی ئەو کوڕە بۆ ببینەوە. بەس خەبەرەکەم لەمە وەرگری بە هەبوون و بە نەبوون. باشە باش خامت نەبێ وەڵڵا خەم یەکشت نەبێ ڕۆژەنامەکەتا لەوە دەنێرم ئینشاءڵڵا بەتەمای خۆی گەورە. باوکیشی بە هەمان شێوە با دڵێکی پەرێشان و پڕ لە حەسرەتەوە گوێ لە کۆتانامە دەنگیەکانی موحەممەد دەگرێت کە بەڵێنی ئەوەی پێدەدات هەموو ڕۆژێک نامەیان بۆ بنێرێت و بێ هەواڵیان نەکات، بەڵام لە ناکاو موحەممەد دەنگی نامێنێت و باوک و دایکیشی ماوەی 6 مانگە چاوەڕێی بیستنی هەواڵێکی جگەرگۆشەکەیانن. زۆر ئەمن هەوڵم لەگەڵدا بەخوا 3-4 ساڵ پێش ژیرم لێ کرد، هەرگوتم مەڕۆ کوڕی خۆم. ئەویش دیار بوو قەدەرەکەی وابوو لە قسەی خۆی دانەبەزی و سەعات 11 و 20 دقە پەیامێکی بۆ ناردم، پەیامەکەشی مەوجودە دەنجی خۆیەتی کتیبا بە ئەو شەو لێی دەدەین سەعات 11 و 20 دقە ئاخر پەیوەندی بە منەوە کرد. لەو شەوەیەوە ئەو کوڕە ڕەفیقەکانی لێم پرسیون یەکێکەیە پێیان گوتین 100 پۆلیسی بیلاڕووسیای هاتن، هەمویان پەرت و وڵاو بوون و کوڕەکەی من لەو شەوەیەوە هیچ خەبەرێک و هیچ سەدایەکی نییە. خوا ئاگادارە ئەوە 6 مانگ و 15 ڕۆژە. ئەمن هەرچی شەوە هەتا بەری بەیانی نەنووسمەوە لە دوای ڕەحمی خوای و هێز و پشتیوانی خوای. دەنجی چێ دەگا بە ئەو وڵاتانە ئێمە داوا لەوان دەکەین ئەگەر گویان لەو لیقای ئێمە بێ ئایا ئەو محەممەد سەباح حەسەنە لە ژیاندا ماوە لای ئێوە یاننا. کوڕەکەی من هیچ تاوانێکی نییە بڵێن جگە لەوەی کە سنووری بڕیوە. موحەممەد لەگەڵ هاوڕێکانیدا بە مەبەستی دابینکردنی ژیانێکی خۆشتر کۆچیان کرد، بەڵام چیرۆکەکەی هاوشێوەی خۆی بە نادیاری ماوەتەوە و بێ سۆراخە. لە سایی حکوومەتێکی خەمساردا چیرۆکە ناخەژێنەکان کۆتاییان نایەت. هەر ڕۆژە و لە شار و شارۆچکەیەک گوێبیستی دووبارەبوونەوەی چیرۆکێکی دیکەی تراژیدی دەبین. گەنجان خۆیان دەدەنە دەست قەدەری هات و نەهات و زۆر جاریش ناگەن بە ئاواتەکانیان و دەبنا یەکێک لە قوربانیانی دۆسیەی کۆچ لە هەرێمی کوردستان لە ناحیەی سەرچاوەی سەر بە ئیدارەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.